سێبەری قەلەبەرد لەسەر ئەڵمانە و تاڵە سوار. بیرەوەریەکانی مەلەکە مستەفا سوڵتانی. مۆسیقا پێدرام شەهلایی. تۆمار و خوێندنەوە شەهین شەهلایی. ئاڵلقەی 18. لەبێ ئێمەیان پشکنی من و فریشتیان خستە دیوێ کە کۆنە ئاشپەزخانە بوو. ئەمجەد و هوشەنگ و سمایلیان بردە ژوورێکی بچووک تا مانگێک هەمومان لەوێ بووین و تەنیا جارێک لێکۆڵینەوەیان لێکردین. فریشتە و منیان بردە دیوێک لەوێ کچێکی سەر بە ڕێکخراوی پەیکاری لێبوو کەمانی لە خواردن گرت بوو. ئەوانەی لێپرسینەوەی زیندانیەکانیان دەکرد پێیان دەگوترا بازجوو. کاتێک بازجووەکان مورتەزا و نووری و حاجی جعفەر هاتنە ناو دیوەکە و پرسیاریان لە ئێمە دەکرد کچەکە تێگەیشت کە ئێمە کێین. ئیتر زۆر ڕێزی دەگرتین و یارمەتی دەداین کە چۆن جوابیان بدەینەوە. ئەو کچە فێری کردین کە چۆن پەیوەندی لەگەڵ زیندانیەکانی تر بگرین کە بۆ هەواخۆری دێنە حەوشەی زیندان. لە حەوشەکەی زیندان ڕۆژێک دەنگەدەنگ دەهات. کچەکە بە قەڵەمێک کە شاردبوویەوە پەتووی پەنجەرەکەی کەمێک لادا و کوتی وەرە بزانە ئەو زیندانیانە کە هاتوونەتە حەوشە کەسی نزیکی ئێوەی تێدایە؟ دوایە بە ئەستەم فیکەیەکی لێدا و زیندانیەکان هاتنە بەر پەنجەرەکە کە چاوم لێ کرد. لە پێشدا هوشەنگم دی و قسەم لەگەڵ کرد. حاڵ و وەزعی ئێمەی پرسی و کوتی بە شێوەی ڕەمزی لەگەڵ ئەمجەد و سمایل پەیوەندی گرتووە. زۆری دڵخۆشی داینەوە و کوتی نیگەران مەبن، بە زووی ئێوە و ئەمجەد ئازاد دەکرێن و کۆمەڵەش من و سمایل لەگەڵ بەدیلگیراوەکانی ڕژیم دەگۆڕێتەوە. هەر بەو شێوەیە 2 جار ئەمجەدم دی. ئەمجەدیش کوتی توانیویەتی لەگەڵ هاوڕێکانی کە لە ژووری تاکە کەسین پەیوەندی بگرێت. ڕۆژێک چوومە ئاودەست. پاسارەکە گەڕاوە بۆ ساڵۆنەکە. پەتوویەک هەڵواسرا بوو. لەو دەرفەتە کەڵکم وەرگرت و پەتووەکەم هەڵداوە. دیم سمایل هەردوو دەستی بە نەردەی پەنجێرەکەوە بەسراوەتەوە. لێم پرسی بۆ لێرەی و بۆچی وایان لێ کردووی؟ کوتی بۆ ئەشکەنجەدان منیان هێناوەتە ئێرە. موسەوی تەبریزی کە ئەو دەم بەرپرسی دادگاکانی تەورێز بوو هاتە زیندان و سەردانی دیوەکەی کردین و چەند پرسیاری لە من و فریشتە کرد. کاتێک کەزانی ئێمە کەین کوتی ئێوە کەسوکاری فوعادن و لایەنگری بیری ئەون و دەبێ وەک ئەوتان لێ بەسەر بێت. بۆ لێپرسینەوە لە پێشدا منیان بان کرد سەبارەت بە خۆم و بنەماڵەم و ئەوەی کە بۆچی هاتوومەتە تەورێز و لەبەرچی لەو ماڵە گیراوم پرسیاریان لێکردم. پاشان فریشتەیان بان کرد. ئەو خۆی نەیدەتوانی بنووسێ. پاسارەکە پرسیاری لێ دەکرد و جوابەکانی ئەوی دەنووسی. دەبوو فریشتە جوابەکانی ئیمزا بکە. بەڵام کوتبووی ئەگەر بشم کوژن تا فایزە یا ئەمجەد جوابەکانم بۆ نەخوێننەوە من ئیمزای ناکەم. مەجبور بوون منیان بان کرد. پرسیار و وەڵامەکانم بۆ خوێندەوە. ئەوسا ئیمزای کرد. نزیک بە مانگێک نەیان هێشت حەمام بکەین. لەو ماوەیەدا چەند جار داوای جلوبەرگ و حەماممان کرد کە جوابیان نەداینەوە. دوای ئەو ماوەیە شەوێک بردمانیان بۆ حەمام کە لە شوێنێکی تری زیندان بوو. کاتێک لە حەمام هاتینە دەرو پێکەوە قسەمان دەکرد ئەمجەد لە ژوورێکی نزیک بە حەمامەکە گوێی لە دەنگی ئێمە ببوو. پەتووی دەرگاکەی لادا و پێکەوە قسەمان کرد. کوتی ئیمڕۆ منیان بردووە بۆ لێکۆڵینەوە. دوای چەند ڕۆژێک بازجووەکان واتە نووری و مورتزا کوتیان چاوتان ببەستن. خەتکێشێکیاندا بەدەستمانەوە کە ئێمە سەرێکی بگرین و خۆیان سەرەکەی تر بۆ ئەوەی دەستیان لە دەستمان نەکەوێ و بە چاوبەستراوەیی بمان بن. بە ماشینێک بردمانیان بۆ دادگا. ئێمەیان خستە دیوێکی گەورە. لەوێ ناڵەی کچێک دەهات کە زۆر ئەشکەنجە کرابوو، هەموو پێستی پشتی داماڵرابوو. چاوبەستەکانمانیان کردەوە و کوتیان ئەو مەڵهەمە بماڵن بە پشتی ئەو کچەدا و باوەشێنی بکەن. دوای ئەوە دیسان چاومانیان بەستەوە. 3 ڕۆژ بە چاوبەستراوەیی لەوێ بووین. ڕۆژی دووهەم گوێمان لە خەبەری ڕادیۆ بوو. هەموو پاسارەکان دەگریان. کچەکە بۆمانی باس کرد کە تەقینەوەیەکی گەورە بووە و بارگای سەرۆکوەزیران تەقێنراوەتەوە و 72 کەس لە کاربەدەستانی پایە بەرزی حکوومەت کوژراون. ئەو شەوە دەنگی گولەباران و دەنگەدەنگێکی زۆر دەهات. دەنگی شعاردان و هەراو هاوار.
کچەکە کوتی ئەوە خەریکن زیندانی ئێعدام دەکەن. هەر ئەو شەوە دەوروبەری سەعات 12 ئێمەیان بردە دەرێ بۆ چۆڵگەیەک و دەستیان کرد بە تەقەی هەوایی و کوتیان ئێوە ئێعدام دەکەین. کەسێک پرسی دادگایی کراون؟ پاسدارەکان کوتیان نا. ئەویش کوتی بیان بن دادگاییان بکەن ئەوسا ئێعدامیان بکەن. بەم جۆرە ئێمەیان لەو شوێنە هێناوە و بردمانیانە دیوی ژمارە 15 لای حاجی یەزدانی. پاسدارێکی زۆر لەوێ بوون، هەمویان تفەنگیان خاوێن دەکردەوە، زۆر تووڕە و بغزاوی و ڕق لە دڵ دیار بوون. دوای ماوەیەک حاجی یەزدانی ئێمەی بان کردە ژوورەکەی خۆی و پرسیاری لێکردین ئێوە بۆچی هاتوون؟ بۆچی گیراون؟ کێ ئێوەی گرتووە؟ ئێمەش جوابمان دەداوە. حاجی زەنگی لێدا و پاسدارێکی ژن کە پێیان دەگوترا خاهەر زەینەب بانگی کرد و پێی کوت بمان پشکنێ. هەموو پۆڵ و شتێک کە پێمان بوو لێیان ساندین و بردمانیان بۆ بەشی ژنان، بەندی نەسوان، لەوێ خستمانیانە ژوورێک و دوای چەند ڕۆژ ژوورەکەمانیان گۆڕی. خانمێکی کورد ئەفسەر پاسەوانی ئەوێ بوو. هەر ڕۆژێک کە پاسدارە ژنەکان خاهرانی زەینەب دیار نەبوایەن لە دەرفەتێکدا دەهاتە ناو ژوورەکەمان و لەگەڵمان قسەی دەکرد. زۆر ناڕەحەت دەبوو نەیدەتوانی بەر بە فرمێسکەکانی بگرێ. پرسیاری کرد کامتان شێوەی دایکتان دەدەن؟ کوتم من. لێمان پرسی مەبەست لەو پرسیارە؟ جوابی نەداوە. دوای 2 حەوت و بردمانیانە ناوبەندی گشتی. ڕۆژێک کچێکی تەواب ئەو زیندانیانەی وا لە ژێر ئەشکەنجەدا تۆبەیان دەکرد پێیان دەکوتن تەواب ڕۆژنامەیەکی دوودەق کردبوو وێنەکانی ماجید و ئەمجەدی لەسەر لاپەڕەیەک پێنیشاندام و پرسی ئەمانە برای تۆن؟ ڕۆژنامەکەم لە دەستی ڕەفان دیتم ناوی ئێعدامکراوەکانی تێدایە. بەم جۆرە زانیم کە ماجید و ئەمجەدیش ئێعدام کراون. تووشی شۆک هاتین و دەگریاین. کوتیان حەقتان نییە بگرین و هەراو هاوار بکەن. لە ناڕەحەتیدا هەموو گیانم گرەی بەست بوو. زیندانیەکان زۆر ئاگایان لێمان بوو دڵخۆشیان دەداینەوە. ڕۆژێک زیندانیەکانی بەندی عادی بەرنامەیەکیان ساس کرد و سفرەی نەزریان داخست و بەربوونە خوێندنی ڕۆزە و ئێمەشیان بان کرد تا لەوێ بەشداری گریانەکان بین و بگرین. دایانکوت گریان لە وەختی ڕەوزەدا ناڕەحەتی ڕۆحی کەم دەکاتەوە. لە ناو زیندان ژنێکی لێبوو بە ناوی سورەیا فەتاحی کە لە جیاتی مێردەکەی و خاڵی کە لایەنگرانی مجاهیدین بوون و هەڵاتەبوون ئەویان گرت بوو. سورەیا زۆر لەگەڵ ئێمە مێهرەبان بوو، کوردی خۆش دەویست. زۆر ژنێکی جوان بوو. دادگایی کراو کە هیچی لەسەر ساغ نەبووەوە ئازاد کرا. لە کاتی هاتنە خوارەی لە پلیکانی بینای دادگا تووشی موسەوی تەبرێزی دەبێ. لێی دەپرسێت تۆ کێی و بۆ کوێ دەچی؟ سورەیا جوابی دەداتەوە و موسەوی پێی دەڵێ وەرە بۆ دیوەکەی من چەند پرسیارم هەیە. سورەیاش لەگەڵی دەچێ و لە کاتی پرسیارکردندا موسەوی دەستی بۆ دەبات و ئەویش زلەیەکی لێدەدا و ئەمامەکەی دادەکەوێ. لەبەر ئەوە حوکمی ئێعدام بە سورەیا درا. کاتێک بردیان بۆ ئێعدام ئاڵقەکەی پەنجەی دەرهێنا بیدا بە من نەمتوانی لێی وەرگرم. کوتی هەر کاتێک چاود لە ئاسمان کرد و ئەستێرەی حەوتەوانت دی یادێک لە من بکە. ماوەیەکی زۆر بوو لە کەسوکار بێخەبەر بووین. 2 جار دایکم و دایکی فریشتە هاتبوون بۆ دیدارمان، بەڵام ئیجازەیان پێ نەدابوون بمان بینن. خانمە ئەفسەرە کوردەکەی وا پێشتر باسم کرد کوتی نامە بنووسن بۆ ماڵی خۆتان من بۆتان پۆست دەکەم. بەم جۆرە توانیمان نزیکانمان لە وەزعی خۆمان ئاگادار بکەینەوە. دوای هەوڵێکی زۆر لە پاییزدا دایکم و مامۆژنم هاتن و بە تەلێفۆن قسەمان کرد. 6 مانگ بوو لە زیندان بووین. شەوێک پێیان کوتین کە حاکمی شەرع حوکمی ئازادی ئێمەی ئیمزا کردووە. ڕۆژی دواتر بە پاسدارەوە تا تەرمیناڵی ئۆتۆبوسەکان بەڕێیان کردین. چووینە سەقز و سەردانی بنەماڵی ژنێکمان کرد کە لە تەورێز پێکەوە لە زیندان بووین. دواتر چووینە سنە و لەوێوە بەرەو مەریوان ڕێکەوتین. لەگەڵ خزمانی مەریوان چووینەوە بۆ ئەڵمانە. کاتێک لە مانگی خەرماناندا دایکم هاتە ئاوایی ئاجیکەندی بۆکان گێڕایەوە کە هەموویان لە هەوڵدان بۆ ئازادکردنی فایزە و فریشتە.
ئەوە بوو دوای تەقەلای زۆر و نیشاندانی بەڵگەی دکتۆر ئازادکران. دواتر ناجیەی خوشکم هاتە بۆکان و هەموو شتی بۆ باس کردین. زۆرم پێخۆش بوو فایزە ببینم کە ئەو دەم ئیمکانی نەبوو، بەڵام هاوینی دواتر فایزە هاتە لامان لە دەی سڵامەت و ماوەیەک پێکەوە بووین. تەشکیلاتی کۆمەڵە لە دەرەوەی کوردستان. لەو سەردەمەدا کۆمەڵە و هەموو هێزە چەپەکان بەگشتی لە کاری نەهێنی لە نێو شارەکاندا کەم ئەزمون بوون. هەر ئەوە هۆکار بوو کە زەرەر و زیانێکی زۆرمان دیت. زۆربەی هەڵسوڕاوانی کۆمەڵە کە بە نەهێنی لە شارە گەورەکانی ئێران کاری ڕێکخراوەییان دەکرد کەسانێک بوون کە یان لە ڕژیمی پێشوو زیندانی سیاسی بوون یان دوای ساڵی 1357 هەتاوی واتە 1970 زاینی بە ئاشکرا لە شارەکانی کوردستان کاری سیاسیان کردبوو تەواو ناسراو بوون. کەچی دوای سەقامگیربوونی ڕژیمی تازەی ئیسلامی ئەو کەسانەیان بۆ کاری نەهێنی ناردە تاران و تەورێز و زۆر شوێنی تر. بۆ نمونە تەیب عەباسی ڕوحوڵڵاهی کە پێش و پاش شۆڕش لە تاران زیندانی سیاسی بوو زۆر ناسراو بوو، یان ماجید و ئەمجەدی برام کە ماوەیەک پێشمەرگە بوون بەڵام ناردرانە شارەکانی تەورێز و برمێ. معلوم نەبوو کە بەرپرسانی ئەم ڕێکخستنانە بۆ بیریان لەوە نەدەکردەوە کە ناردنی کەسانی وان ناسراو بۆ کاری نەهێنی دەتوانێت زۆر جێی مەترسی بێ. بەرپرسانی کۆمەڵە بیریان لەوە نەکردبووەوە کەسانێک کە دژ بە ڕژیم ماوەیەک چەکیان هەڵگرت بوو تەواو ناسراو بوون چۆن دەتوانن کاری تەشکیلاتی و نەهێنی لە شارەکان بکەن. بەشێکی بەرچاوی ئەرکوکاری ڕێکخراوەیی کۆمەڵە لە شارەکان بۆ دابینکردنی پێداویستیەکانی هێزی پێشمەرگە تەرخان کرابوو. پێشمەرگەی نەخۆش و بریندار تەنانەت هێندێک جار کە سوکاری پێشمەرگە کە بۆ کاری پزیشکی دەچوونە و شارانە لە ماڵە نەهێنیەکانی کۆمەڵە دەمانەوە. بەشەکانی نەهێنی و ئاشکرا بەو جۆرەی وا پێویست بوو مەرجەکانی نەهێنیکاریان لەبەرچاو نەدەگرت. ئەم شێوە کارە زەرەر و زیانێکی زۆری بە کۆمەڵە گەیان. دەیان هەڵسوڕاوی تێکۆشەر تێدا چوون و بەم جۆرە زۆر بنەماڵە داخداری لەدەستدانی ڕۆڵەکانیان بوون. بنەماڵەی ئێمەش زۆرترین خەسارەتمان لێکەوت کە لێن و بۆشاییەکی قوڵ لە دڵ و دەروونماندا کە هەرگیز پڕ نابێتەوە. ئێدامی ماجید و ئەمجەد. فایزە فریشتە و ئەمجەدیش گیران و غەمەکانمان ئەوەشی هاتە سەر. نەمان دەزانی چ بکەین و چۆن بەدایکم بڵین. لە وەزعیشیان لە ناو زیندان ئاگادار نەبووین، نەشمان دەزانی لە زیندان فایزە خەبەری ئەوەی پێدراوە کە ماجدیش لە زیندانە یان نا. دوای پەلاماری ڕژیم بۆ سەر تەشکیلاتی نەهێنی تەورێز بڵێ ماجدیش بناسنەوە کە کێیە؟ ئەگەر ناسیانەوە چ دەقەومێ؟ هەمیشە ئەو پرسیارانەمان لە خۆمان دەکرد بەبێ ئەوەی کە جوابێکمان بۆی هەبێ. دەمانزانی کە ڕژیمی زاڵم و بێڕەحمی ئیسلامی بۆ ئێعدام و جینایەت هیچ دەست ناپارێزێ، بۆیە ترس و نیگەرانی شەو و ڕۆژ لەگەڵمان بوو. لە دەوری یەکەمی هێرشی ڕژیم بۆ سەر کوردستان تا پوشپەڕی 1360 هەتاوی کۆمەڵە لەگەڵ ڕژیم پاسدارە بەدیلگیراوەکانیان لەگەڵ زیندانیەکان دەگۆڕیەوە. لەو ماوەیەدا چەند جار ئەو گۆڕینەوانە بە ئەنجام گەیشت. بەخۆشیەوە زۆرێک لە هاوڕێیانی کۆمەڵە و چالاکانی سیاسی ئازاد کران و گەڕانەوە لای کەسوکار و هاوڕێیانیان. وەختی گۆڕینەوە ڕژیم 2 یا 3 لیستی دیاری دەکرد، هەڵبەت هەر لیستێک لەگەڵ ئەوی تر فەرقی هەبوو. ژمارێک لە ناوەکان لە لیستەکاندا دووپات دەبوونەوە و ناوەندی کۆمەڵە بڕیاری دەدا کام لیست بگۆڕنەوە. هێزێکی پێشمەرگە بە بەرپرسایەتی دکتۆر جعفەر دەچوونە دەوروبەری سەقز و لەوێ گۆڕینەوەکە بەڕێوە دەچوو. بێگومان ئەو کارە لەگەڵ ڕژیمێکی پیلانگێڕ زۆر جێگای مەترسی بوو. ماجدی برام بە ناوی سادقی خوددا دووست وەک ئازەری و خەڵکی شاری بناو لە تەورێز دەست بەسەر کرابوو خستبوویانە ناولیستی گۆڕینەوەدا. قرار بوو لەگەڵ یەکێک لە بەرپرسانی سپای پاسداران بە ناوی حەبیبیان کە لەبانە بەدیلگیرا بوو بگۆڕدرێتەوە. ڕژیم بۆ گۆڕینەوە 3 لیستی ناردبووە لای کۆمەڵە.
لیستی 1 و 2 کە ناوی ماجدی تێدا بوو لانراو، لیستی سێهەمیان هەڵبژارد کە ناوی ئەوی تێدا نەبوو. دواتر دەرکەوت لە لیستی 3 ناوی کەسێکی تێدا بووە کە کۆمەڵەییش نەبووە بەڵام دۆستیان نزیک بە عەبدوڵڵای موحتەدی بووە. پێشگۆڕینەوەکە بێجگە لە خۆم کەسانی تریش هەوڵیاندا کە وەبیر بەرپرسان بێننەوە ماجد کە تا ئێستا 3 برای لە ڕێگای ئامانجەکانی کۆمەڵە و کوردستاندا تێدا چوون نابێ لەبیر بچێ. پاش ئەو هەڵە گەورەیە کە ماجدیان وەکو کەسێکی ئازەری ناردبووە کاری نەهێنی دەبوو ئیتر هەڵەی وا گەورە نەکەن. بەو حاڵە ئەوەی لە هەموو شت سەیرترە ئەوەیە کە دروست لیستێکیان هەڵبژارد کە ماجدی تێدا نەبوو. ئێستاش هەر معلوم نییە بۆ ئەم داخوازیە ڕەوایەی ئێمە جێبەجێ نەکراو لەبەر چی لەو دەرفەتە باشە بۆ نەجاتی ماجد کەڵکیان وەرنەگرت. من زۆر بەپەرۆش بووم، زیاتر لەبەر ئەوەی کە دەمزانی بێدەسەڵاتم، نیگەران و غەمناک ترسم هەبوو کە کارەساتێکی تر بقەومێ. لە بیری دایکمدا بووم، بەڕوودانی تراژێدیەکی دیکە وەزعی دایکم چی لێدێ. هەرگیز لە بیرم ناچێ کاتێک سەبارەت بە مەسەلەی ماجد لەگەڵ یەکێک لە ئەندامانی ناوەندی واتە حوسێنی مرادبێگی ناسراو بە حەمەسوور قسەم کرد، ڕووی تێکردم و کوتی تۆ ئەنتەرناسیۆنالیزم تەنیا هەر لە ماڵی خۆتان و لە ئەڵمانەدا دەبینی. ڕۆژی 7 پوشپەڕی ساڵی 1360 هەتاوی واتە 28 6 1970 زاینی تەقینەوەی مەقەڕی حیزبی جمهوری ئیسلامی لە تاران ڕۆیدا و بە قسەی خۆیان 72 کەس کە ئایەتوڵڵا بەهێشتی و زۆرێک لە بەرپرسانی باڵای ڕژیمی تێدابوون کوژران. ڕژیم ئەوەی کردە بیانوو لە زۆر شوێن بە کۆمەڵ گیراوەکانی تیرباران کرد. ڕۆژی 8 پوشپەر بەشی فارسی رادیۆ BBC لە هەواڵەکانیدا ڕایگەیاند کە لە شاری تەورێزیش 11 کەس تیرباران کراون. زۆرێک لە هاوڕێیان لە مەقەڕی کۆمەڵە لە ئاوای قەڕەڵی ئەو خەبەرە دەبیسن بەڵام کەس هیچی بە من نەکوت. ئەو ڕۆژە دکتۆر جافەر بۆ دیدار لەگەڵ مامۆستا شێخ عیززەدین دەچووە ئاوایی خوراسانە. من و حیشمەت و گوڵەی قوبادی لەگەڵ خۆی برد. لە گەڕانەوەدا چوینە ئاوایی ئاشی گوڵان. هەواڵەکانی سەعات 2 رادیۆتاران بە خەبەری ئێعدامەکانی تەورێزەوە دەستی پێکرد و ناوی ماجد، ئەمجد، هوشەنگی تەوحیدی و سمایلی یەگانە دووست لەگەڵ بوون. بە بیستنی ئەو خەبەرە پەشۆکام و چوومە ئەو دیوەی وا حیشمەتی لێخەوت بوو. بە هەموو توانامەوە هاوارم کرد و بە حیشمەتم گوت ماجد و ئەمجدیش ئێعدام کران. حیشمەت کە بە سەختی پەشۆکا بوو تەنیا چاوی لێم بڕی و بێدەنگ نەیدەزانی چی بڵێت. گەڕاینەوە بۆ قەڕەڵی. دیسان غەمێکی تر. خەڵکێکی زۆر هاتنە لامان و هاودەردی خۆیان لەگەڵ ئێمە دەربڕی. جێی سەرسوورمانە کە دەستەی نووسەرانی کۆمەڵا عەبدوڵڵای موحتەدی، برایمی عەلیزادە و شوعەیبی زەکەریایی کە لە ئاوایی تەرەغەل لە نزیک قەڕەڵی بوون زەحمەتی ئەوەیان بە خۆیان نەدا کە بۆ هاوغەمی ئەوانیش وەک زۆربەی هاوڕێیانمان سەردانمان بکەن یان لانی کەم بەنووسینی نامەیان پەیامێک هاودەردیمان لەگەڵ بکەن. دوای چەند ڕۆژ چوینە بۆکان و هاشمی ڕەزایی خانوویەکی پێداین بۆ ڕێوڕەسمی پرسە و سەرخۆشی. هەلومەرجێکی نالەبار بوو. ڕژیم کەفشارێکی زۆری لەسەر بوو. بۆ ترساندنی زیاتری خەڵک و هەروەها سەقامگیرکردنی خۆی ساغ بووەوە کە بەردەوام بکوژێ و مخالیفانی خۆی لەناوبەرێ. دیمان کە ئەو کارەی کرد و هەزاران گەنجی ئێعدام و دەیان هەزار کەس و بنەماڵەی بە تەواوی ماڵوێران کرد. لەو بەینەدا ئەوەی کە زۆر ئێشی بە ئێمە و بە تایبەت بە دایکم گەیاند هەڵوێست و بڕیاری نابەرپرسانە و کەمتەرخەمی کۆمەڵە بەرامبەر بە نەگۆڕینەوەی ماجد بوو. بڕیارێک کە دەردی بنەماڵەی ئێمەی چەند قات کرد. بێجگە لە غەم و پەژارەی خۆمان ئێجگار نیگەرانی دایکم و فایزە و فریشتە بووین.
دایکم بەتەنیا لەگەڵ منداڵەکانی فایزە لە ئەڵمانە بوو. نەمان دەزانی خەبەری ئیعدامی ماجید و ئەمجەدی زانیوە یان نا. فایزە و فریشتە چیان لەبەسەر هاتووە؟ هەر لە زیندانن یان ئەوانیشیان تیرباران کردووە؟ زۆر پرسیاری ئەو تۆ بێجواب مابوونەوە کە ئەوە ببووە هۆی بێقەراری و پەرێشانی ئێمە. لە بۆکانەوە دایە سوعدا ژنێکی دڵسۆز و دایکی برایمی عەلیزادە بەرەو سنە بەڕێکرا هەتا لە ڕێگای خزم و دۆستانەوە خەبەرەکە بدا بە دایکم. دایە سوعدا هاتەوە و کوتی کە دایکم ئاگادار بووە و خۆی چووە بۆ تەورێز بۆ هێنانەوەی جەنازەکانیان. چەند ڕۆژ دواتر وەسیەتنامەکەی ماجدمان بەدەست گەیشت کە فاڕوقی بلووری لە زیندانی تەورێز هێنابوویە دەرەوە. زانیمان کە ماجد ئاگادار نەبووە کە ئەمجەد و فایزە و فریشتە گیراون و تەنانەت سڵاو و ڕاستپاردەی بۆ ئەمجەدیش نووسی بوو. ئەم نامە لە پاشکۆدایە. دایکم خەبەرەکەی نەزانی بوو. دایکم زۆر نیگەرانی فایزە و فریشتە بوو. هەواڵی بۆ ئێمە ناردبوو کە لە وەزعی ئەوان ئاگاداری بکەین. دایکم و کەسوکار نەیان دەزانی ماجید گیراوە و دەچێتە مەریوان تا خەبەرێک لە فایزە و فریشتەوە دەست بێنێ. هەرەو ڕۆژە ڕۆژنامەکانی ئێران خەبەری ئەعدامەکانی تەورێزیان بە خەتی گەورە و بە وێنەوە چاپ کردبوو. بەم جۆرە خزمان لە مەریوان ئاگاداری کارەساتەکە دەبن، بەڵام بەو ناڵێن. دایکم دەچێتە سنە بۆ ماڵی محەممەدی برام. هەموو خزم و کەس لەوێ دەبن. کاتێک دەگاتە لای ئەوان دەبینێ هەموو خزمان لەوێ کۆبوونەتەوە و هەمووشیان چاوبەگریان و پەرێشانن. دایکم دەست بەجێ تێدەگا کە شتێک ڕوویداوە. پرسیار دەکا چی بووە؟ دەڵێن فایزە و فریشتە گیراون. دایکم دەڵێ زیندان گریانی ناوێ. زارا خانمی براژنم ڕۆژنامەکە دەداتە دەستی دایکم و دەڵێ کێ دەتوانێ پێت بڵێ ماجید و ئەمجەدیش تیرباران کراون. دایکم بۆ چوارەمین و پێنجمین جار خەبەری جەرگبڕ و تێکدەری کوژرانی جگەرگۆشەکانی پێدەگا. ئەوە دیسانیش کۆست و کەسەرێکی مەزنی دیکە. دوو ڕۆڵەی تریشی بەجارێک تیرباران کران. بەڕاستی هەستی دایکێک دوای لە دەستانی 5 ڕۆڵە، ئەویش یەک لە دوای یەک و لە ماوەیەکی وا کووردا چۆن دەتوانین وەسف بکەین. تێداچوونی بەرهەمی ژیان بە باچوونی ڕەنجی دەیان ساڵە و لە ناوچوونی دنیایەک هیوا و ئارەزوو بە دەست جەلادانی حکوومەتی ئیسلامی. ئێستا ڕاستیەکە دەبێ بسەلمێندرێ. 5 ڕۆڵەی لە خۆبردوو بەشێک لە سەرمایەی کوردستان بەم جۆرە تێداچوون. محەممەدی برام زۆر یارمەتی دایکم دەدا. دایکم لەگەڵ ستارەی ئامۆزام، فریشتەی ڕەحیمی و 2 کەس لە دۆستانی محەممەد ئاغایانی زەندی و نەعمەت دەچێتە تەورێز بۆ وەرگرتنەوەی تەرمی ماجید و ئەمجەد. ئەو سەردەما ڕژیمی ئیسلامی بۆ ترساندنی خەڵک و خامۆشکردنی هەر چەشنە ئاعترازێک زەخت و زۆرێکی لە ڕادەبەدەری خست بووە سەر خەڵک و ڕۆژ نەبوو چەند کەس لە شارەکان ئیعدام نەکا. لە جەوێکی ئەوتۆدا کە ترس و خۆف هەموو وڵاتی داگرتبوو، دایکم لە تەورێز دەچێتە دادگای ئینقلاب. لەوێ موسەوی تەبریزی لی دەپرسێ دایکی ماجد و ئەمجەدی؟ زۆر شێوەی تۆیان دەدا، دڵم بۆت دەسووتێ. دایکم لە وەڵامدا دەڵێ ڕاست ناکەی. ئەگەر دڵت بۆ من دەسووتێ چۆن توانیت حکمی تیربارانی 2 شێرە کوڕی من بدەی؟ خۆ تۆ دەتزانی خەڵخاڵی 2 کوڕمی ئەعدام کرد و چەمران بەستون و تۆپ و تەیارەوە چوو بۆ کوشتنی کوڕە گەورەکەم فواد. دایکم لەوێ شتەکانی ڕۆڵە تیرباران کراوەکانی وەرگرت بووەوە. کەسوکاری ئێعدامیەکان تەرمی ئازیزانی خۆیان وەردەگرنەوە. هاوڕێیانی ماجید و ئەمجەد سەرەڕای زەخت و زۆری ڕژیم ئەوان دەنێژن. دایکم لە هەوڵدا بوو ڕۆڵە جوانەکانی لە قەبر دەربێنێتەوە و بیان باتەوە بۆ ئەڵمانە. پێی خۆش بوو ئەوانیش لە تەنیشت کاک فواد، حوسێن و ئەمین بە خاک بسپێردرێت.
ئیدارەکانی دەوڵەت بەرهەڵستی دایکم دەکەن و دەڵێن ئەوان تازە لە قەبردان و لەباری شەرعیەوە بیانووی بۆ دێننەوە کەشتیوان ناکرێ. کوتبوویان ئیدارەی بێهداشت ئیجازە نادا. چەند کەس لە هاوڕایانی ماجد و ئەمجەد بۆ جێبەجێکردنی کارە ئیداریەکان زۆر یارمەتی دایکم دەدەن و دوای هەڵسوڕانێکی زۆر دەتوانن ئیجازەی گواستنەوەی تەرمەکان وەرگرن. دوای 8 ڕۆژ هەردوو تەرمەکە لە قەبر دەردێن و بەرەو کوردستان دەکەونە ڕێ. لە بەرگەی ئیجازەنامەکەدا ڕێگای گەڕانەوەیان بۆ دیاری دەکەن. نووسی بوویان حەقیان نییە بە شارەکانی کوردستان و بە ڕێگای بۆکان و سەقزدا بڕۆن و ڕێگای دووری زەنجانیان بۆ دیاری کردبوون. بە پێداگرتنی دایکم دەنووسن کە جەنازەکان دەبرێنەوە بۆ ئاوایی ئەڵمانە. ئەوانەی لەگەڵ دایکم بوون دەگێڕنەوە کە تا کرێکارەکە قەبری یەکێک لە کوڕەکان هەڵدەداتەوە دایکم ماتڵ نابێت و بە دەست و چنگی خۆی هەوڵ دەدا ئەوی تریان دەربێنێت. کاتێک تەرمەکان لەسەر باربەندی ماشینەکەدا دەبەستن دایکم بۆ خۆی یارمەتی بەرزکردنەوەی تەرمەکان دەدا و سەر دەداتە ژێریان و خوێن بە سەر و چاویدا دێتە خوارێ. هەموو ئەوانەی لەوێ بوون بەو دیمەنە زۆر تێکچوو بوون. دایکم خۆی دڵخۆشی هاوڕێکانی ماجد و ئەمجەد دەداتەوە و پێیان دەڵێ ئێوە کوڕی منن. ستارە دەگەڕێتەوە لە قەبرستانەوە تا دەرەوەی شاری تەورێز بەهۆی ڕژانی خوێن 3 جار وێستاین و بە شلنگی ئاو ماشینەکەمان شۆرد. پێش ڕێکەوتن پەیام دەنێرن بۆ ئەڵمانە کە قەبر حازر بکەن. لە تەورێزەوە هەتا زەنجان بەردەوام باران دەبارێ. شۆفەری ماشینەکە کە خەڵکی تەورێز بووە وەختێک ئاگادار دەبێت کە ئەو دایکە کووردە 5 کوڕی بەدەست ڕژیم کوژراون بەزەیی بە دایکمدا هاتووە و پێی دەڵێ دایە ئەو ئاسمانە بۆ تۆ و ئەو زوڵمەی لە تۆ کراوە شین دەکا ئەگینا نەبینراوە لە هاویندا بارانی وا ببارێ. لە سنا خەڵک بەدیتنی تەرمەکان لەبەر دەرگای ماڵی محەممەدی برام کۆ دەبنەوە دڵیان دەکوڵێ و دەیان هەبێ بێزاری خۆیان بە شیعاردان دەربڕن. دایکم بۆ بەرگری لە کارەساتی دیکە خەڵکەکە ئارام دەکاتەوە و پێیان دەڵێ وا باشە بیان و نەدرێ بە چەکدارەکانی ڕژیم با کەسی تر تووشی زیندان و ئێعدام نەبێ. بەرەو مەریوان ڕێدەکەون لە ڕێگادا دەکەونە ناو ستونێکی گەورەی ئەرتەش کە بە شوێنەی حرەکەتیان دەکرد. هاوین بوو هەوا گەرم بوو. دایکم دەچێتە لای فەرماندەی ستونەکە و پێی دەڵێ کە جەنازەیان پێیە و ئیجازە بدا کە ڕێگایان بۆ بکەنەوە. فەرماندەکە دوای ئەوەی لە کارەساتەکە ئاگادار دەبێ یارمەتی دایکم دەدا و ڕێگا دەدەن ماشینەکانی ئەوان لە پێشەوە بڕۆن. لە نزیک مەریوان پاسدارانی ڕژیم بەر بە ماشینەکەیان دەگرن و پێیان دەڵێن نابێ ئەم تەرمانە ببەنەوە بۆ ئەڵمانە. دەبێت لێرە لە قەبرستانی مەریوان بیان نێژن. دایکم کە بۆ بەرگری لە گیر و گرفتی وان نامەی لە دادگای تەورێز وەرگرت بوو ئیجازە نامەکەی دەردێنێ و پیشانیان دەدا. بەدیتنی نامەکە ئیتر هیچیان پێناکرێ و مەجبور دەبن بەریان چۆڵ بکەن. بەرەو ئەڵمانە و قەبرستانی تاڵەسوار دەکەونە ڕێ. دوای مەراسمی ناشتنیان خزم و کەسی غەمناک خەریکی گریان و شیوەن دەبن. دایکم پێیان دەڵێ هەستن بەجێی گریان میوانداری لەو دۆست و دڵسۆزانە بکەن کە ئەو ماوەیە لەگەڵ من بوون و زۆر ماندوون.